یەکەم غەزووی قوستەنتنی پایتەختی ڕۆمەکان دەکەن. خی گەورە لە هەمویان خۆش دەبێت. سوڵتان محەممەد فاتح یەکێک بوو لەو کەسانەی زۆرترین ڕوبەڕووبوونەوە و جیهادی بەرامبەر بە خەچپەرستەکان ئەنجامدا. 24 1970 لەدایکبوونی ئەدۆڵف هیتلەری سەرۆکی ئەڵمانیا کە یەکێک بوو لە جەمسەر و پێکێنەر و هەڵگرسێنەرەکانی جەنگی دووەمی جیهانی کە تێیدا سەدان ملیۆن مرۆڤ بوونە قوربانی. 24 1901 کردنەوەی یەکەم زانکۆی تایبەت بە ژنان لە وڵاتی یاباندا. 24 1938 بیرمەند و شاعیر و فەیلسوفی گەورەی مرۆڤایەتی و ئیسلام دکتۆر محەممەد ئیقبال لاهوری کاتژمێر 5 بەیانی بەهۆی نەخۆشی گورچی لەو گرفتی بینینەوە کۆچی دوایی کرد. بە بایەخترین و بە نرخترین ئەندامەکانی مرۆڤ چاوەکان و دڵەکانن. ئێمەش بۆ سەروەری مرۆڤایەتی دەڵێن پەردەی چەم پینەی سیپاڵی شڕت، سرم بەسەر گەر دڵی پڕگڕت، دڵم بەردەباس پا بێ باڵاکەت، گیانم بە قوربان قەد و باڵاکەت. ئەبێ وەکو بێخودی شاعیر بڵێن بە تیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ، یا وەکو مەحوی بۆ تاندوبات بکەینەوە بڵێن چمت حەیەکت کەم لایەق بە تۆ، یا خەیرە خەڵقیلا منی بێ خێری نالایەق کە جبریلت سەناخوانە. بێگومان شاعیران و هونەردۆستانی کورد بە درێژایی مێژوو دڵیان و دیوانەکانیان و دەنگیان پڕ کردووە لە خۆشەویستی و محبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە جۆرێک کەنالی سەردەستەی شوعرای کورد دەفەرمێ شەقی کە غەیری حوبی تۆی تێدا بێ بە دەستی خۆت دڵم دەربێنە قوربان. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ بە میوانداری گروپی سنە بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک شەهرام مەنسووری و کاک مێران سنەیی عشق و خۆشەویستی و محبەتی خۆمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووپا دەکەینەوە و یاخوا بەخێر بێن و پەیامی ڕۆژتان ئاوەدان و دەوڵەمەند کرد. السلام علیکم، سەلامەت بن یاخوا، ساق و سەلامەت بن. سڵاوم هەیە بۆ تەواوی بینەرانی خۆشەویست ئەو ئازیزانەی کە بەرنامەی ئێمە ئەبینن و سپاس بۆ داوەتەکەتان بۆ بانگێشەکەتان لەگەڵ ئەو برایانم لە خزمەتان. کاک شارام بیان ناسێنی بە بینەرانی کاکە میرانی خۆشەویست، دەنگخۆشی سنە، کاکە پەروێزی برام دەنگخۆشی سنە، کاکە ڕەحمەت لێدەری دەف، کاکە هەڵۆی خۆشەویستیشمان لە دەربەنی خانەوە لەگەڵە کە هەر جارێ مەیەین بۆ سلێمانی ئیتر لێرە وەکو برادرانی خۆمان یەنە دەورمان و ئێمەش لە خزمەتی ئێوین و زۆر بەخێر بێن. ستۆدیۆکەشتان ڕازاندەوە و گەورەتان کردین، زۆر بەخێر بێن. بە قوربانە. مامۆستا شەرام ئەم ئەوین و محبەت و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مەلای جەزیری و ئەحمەدی خانیەوە تا بێسارانی و خانای قوبادی بۆتە سەرچاوە و ئیلهام بۆ دروستبوونی دەیەها چامە و قەسیدە و شاری جوان جوان بۆ باڵای ئەو سەروەرە. ئەم ئەوینە چی کردووە کە ئێوە دەنگە خۆشەکەتان بخەنە خزمەتی گەورەیی و سەرمەشقێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و چۆن ئەم ئەوینە بۆتەوەی ئەوەی کە دەنگی زوڵاڵی ئێوە بەردەوام لە خزمەتی ئەو پێغەمبەرەدا بێ؟ وڵا دەیتر وازانم هەموو شتێ مەیلی خوایە، هەموو شتێ مەیلی خوایە و بەس ئێمە لە کوردەواری خۆمان هەر کە چاوەکەینەوە ئەلحەمدوللا سپاس بۆ خوا لە ماڵمانە دەنگی زکر و دەنگی شیعر و دەنگی ئەو نەغمە جوان جوانانە دێت. ئەکسەری ماڵەکان ئەم بێشکەی کوردەواریە مناڵی زۆر پێگەیاندووە لە محبەتی پێغەمبەر کە تۆزێتریەیتە سەر لەگەڵ شیعرە ئاشنا دەبی. شیعرە ئەو ئیعجابەی کە هەیە و ئەو موعجزە و ئەو کاریگەری لەسەر دڵ هەیەتی ئەتگۆڕێ بەخوا تەنانەت ئەگەر مناڵیش بی. جارێکیان من لە کۆنفرانسێک لە لای خۆمان داوەت بووم، مناڵیش بووم کە ئەم خوند پیاوێک شرکەتی کردبوو پیرەمەردێ بوو، خوا ئەزانێت زۆر گریا، زۆر گریا. ئەیوت ئەو معجیبم لەو شیعرە، معجیبم لەو هەستە. ئەوەیش بە چییە کرێ؟ هەر بە محیبەتە. ئەو شاعریش کە ئەو شعرەی بۆ دێ و لە ژیانی پێغەمبەر، لە محبەتی پێغەمبەر، لە محبەتی پیاو چاکان بۆ خەڵکەکە باسەکات ئەیگێڕێتەوە. ئەویش وەکو گڕێک ئەیدا لە خەرمەنی عاشقان و
هەمویان ئەسووتێنێ. زۆر باشە کاک شارەم ئەگەر زیاتر لەسەر خۆت و بە تایبەتی کاک میێران قسە بکەی لەکەیەوە دەستان پێ کردووە چۆن بەم شێوازە پێگەشتوون و بەرهەمەکانتان لەناو ئێرانە تاکوێ دەنگی هەیە؟ وڵڵا هەروە عەرزمکردن هەر لە مناڵیەوە دەستمان پێ کردووە هەر لە وەکو بڵین هەر لە مناڵ بووین ئەوەڵ تەکیەی ماڵ دوو تەکیە دەر هەر لە ئەو جەمعی دەفنەوازان و جەمعی وێژەران و من باوکی خۆم دەنگی خۆش بووە بەسڵام بەڕەحمەت بێدایکی خۆم دەنگی خۆش بووە کاکە میێرانی خۆشەویست حەویش هەر لە مناڵیەوە خەریکە و ئەو وەختە خوا بەشێکی تایبەتی پێدا و ئەلحەمدوللا خۆیشی ئەهلی متالعەیە و ئەهلی شیعرە و کاکە پەروێزی برامیش کە هەروە بووین هەمومان هەر لە مناڵیەوە دەستمان پێ کردو و سپاس بۆ خۆیش شوێنانێکە بانگێژەکرین و داوەتی خەڵکەکرین تقریبا لە شوێنانی مختلف ئیتر شارانی مختلف بالئەخەس لە کوردەواری خۆمان الحەمدوللا فعالیتمان زۆرە. زۆر باشە ئەگەر بچینە سەر ڕێز ئەوەی کە شتێکمان پێشەش بکەم چکە دوێنێ لەناو هۆڵەکە پیرژنێک لەو دواوە بوو دەنگی ناگەشتە هیچ کام لە ڕێخەرانی ناومەراسیمەکە زۆر داوای ئەوەی دەکرد کە خاڵ و ڕێبواری بۆ بڵێ منیش دوێنێ وعدم پێدا کە ئەمڕۆ پێت بڵێم خاڵ و ڕێبوارێک تەقدیم بکەی بە تایبەتی پێشکەش بۆ ئازیزانی کە حەزیان لێتی و بە تایبەتی و دایکی دوێنێ بەرلەوە پێمان بڵێ شعرەکە هیکێ ئاوازی هیکێ چووکە خاڵ و ڕێبوار لە نێو ئەدەبیات و هەتا هونەری کوردیا بە زۆر شێوە هەیە ئەنی زۆر کەس وتوێتەوە هەندێک کەس بۆ دەربڕینی خۆشەویستی خۆی بۆ معشوقەکە هەندێکی سەر هەندێک کەسیش بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم وتوێتەوە. وڵا دەیتر هەرو خاڵ و ڕێبوارە خاڵ و ڕێبوار وەکو کەسێک کە دێ بەهانای دڵی ئەو عاشقەوە هەر فەرمایشەکەی جەناب دروست بوو زۆربەیش وتویانە خاڵ و ڕێبوار کەسێکە کە لە کتوب ڕادیەت یا عیباد الله ئەغیثونی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم زۆر جار وتویانە مەسەڵەن ممکنە حەزرەتی خزر بوو بێت کە یە بەهانایەوە خاڵ و ڕێبوار ڕێکە نازانم یعنی کەسێک کە ڕێگەی لێ ون بووە ئەڵێت خوا بم خەرەوە سەر ڕێکەی خۆم دەردۆی لە گیانم قەزاق لە گیانم ئیتر زیاتر ئێمە بۆ سەر بۆ قافڵەی کاروانی حەج ئەوترێت ئەو وەختە لە ناوی تێکی و خانەقاکانە ئیتر خاڵ و ڕێبوار خۆی سەرمەنشەی عەشقی ئەو باشە باگوێ بیست بین پێشکەش یەکەم بەو دایە خۆشەویستە کە زۆر داوای لێبوردنم هەیە کە ئێمە دەنگەکەی ئەو نەگەیە لای ئێمە بەڵام الحەمدوللا لە تەریقی کاناڵی پەیامەوە ئەیگەینی بە دڵی هەموو عاشقانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ڕێزمان هەیە بۆ هەموویان. وە خاڵۆی ڕێبوار من ڕێگە نازانم بم خەساری ڕێ هۆ قەزاق لە گیانم بم خەساری ڕێ هۆ قەزاق لە گیانم خاڵۆی ڕێبوار ڕێگە نازانم بم خەساری چاوی تۆ میستایق مازاغە لێ بەسەرێر خۆ دیاری کرێت وەیە گیان بەشە قۆڵقەیەمەر تین و لطفی تۆیم بابێ ئەو نەبێم چون ئومەتی تۆم گیان یا فەخری عالەمێم بادامە ئەو نەبێم چون ئومەتی تۆم بادامە ئەو نەبێم وە خاڵۆی ڕێبوار ڕێگە نازانم بم خەسار ڕێگە ڕۆحی ڕەوانم بم خەسار ڕێگە ڕۆحی ڕەوانم سدای
قفڵەچی ئەی خوا مەیۆپەیە قافڵەی مەدینە زوا بۆ خزمەتۆ دێن هەر خۆم بە قورێبان گیان باڵای بێسایەت مەرخوابی زانێم چەند بڵەندە پایەت مەرخوابی زانێم چەند بڵەندە پایەت وەی خاڵۆی ڕێوان ڕێگە نازانێم بمخەسە ڕێگە ڕۆحی ڕانێم بمخەسە ڕێگە ڕۆحی ڕانێم دەسای پەنای دین و دنیاکەم دەسای پەنای دین و دنیاکەم تکاکارەکەی ئەی ڕۆژەکەی جەزاکەم حەفتە بەقێزەوی تا عەرشی ئەکبەر پڕ بێ لە سەڵێوات یان پەی بەدری ئەنێوەرێر بۆ ڕۆحی پاکی حەزرەتی پێغەمبەر وە خاڵۆی ڕێوان ڕێگە نازانێم بمخەسە ڕێگە ڕۆحی ڕانێم بمخەسە ڕێگە ڕۆحی ڕانێم عليه أفضل الصلاة یاخوا دەنگ و دەمتان هەر خۆش بێ و دەنگتان هەمیشە پڕ لە ئەوین و خۆشەویستی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. تۆ قسەیەکمان بۆ بکە هەمیشە زۆر جار کاک شارەم ڕۆڵە سەرەکیەکە درێتە تۆ بەس میهران لە پشتەوە تەنها بە ئاوازێکی تایبەت زیاتر مەراسیمەکان دەڕازێنێتەوە بۆیە دەبێت زیاتر خۆی قسەمان بۆ بکە ئێستا دەرفەتێکی باشە بۆی کە بینەران زیاتر بدناسن هەرچەندە کۆمنتی جیاواز لەسەر هەردووکتان هەیە لێرە لە باشووری کوردستان بەشێک دەڵێ بەبێ یەکتر مەراسیمەکانیان خۆش نییە بەشێکیش دەڵێ زۆر جار کاک میهران خۆشی کردووە بەشێکیش دەڵێ ڕەنگە میهران بەتەین شاران بەتەنها خۆی سەوتی جیاوازتر بێت بۆیە باوەڕمە هەردووتان تەکمیلی یەکن پێمان خۆش مەلزومی یەکن بەزەڵت کاک میهرانی ژەگەر سەبارەت بەخۆی قسە بکە خزمەتان ڕێز و حورمەت بۆ خۆتان و ستافی بەرنامەکە خەڵکی خۆشەویست وڵی تر ئەوەی لای خۆمان گرنگە وازانم هەر ئەوە بێ کە خەڵکەکە چیان پێخۆش بێ لە دەنگی ئێمەیە پێکەوە ئەو لای خۆمان زۆر گرنگە یانێ ئەو خەڵکە کە ئەگرین کە دوعایکی خێرەکەن کە دڵ و قەلبیان دێتە جۆش دێتە خۆش هەر ئەو بۆمان کافیە وازانمی تر هەیە ئەمە لەوانەیە کەس بڵێ تۆ بە تەنیا کاک شەهرام بە تەنیا یان جیاواز دەیەک بەڵام ئەوەی وازانم لە 180 پێخۆشە پێکەوە بین و هەر ئەو دوعای خێری ئەوانە ئێمە ئینشاءالله پێکێناوە لەگەڵ یەکە چەندێکە پێکەوەن واگەر وڵی ماوەی وازانم ماوەی 15 ساڵ ئەبێن کە لەگەڵی کاک شەهرام لە خزمەتیام پێش ئەوەش خۆم بە تەنیا ئیشم کردووە بەڵام ئەوەی لەگەڵی کاک شەهرام بوو بێت وازانم 15 ساڵ ئەبێت شەمس و مەولانایەکیان دۆزیوە تۆیەکیان تەواو کردووە مەولانای ڕۆمی و شەمسی تەبرێزی کاک میهران پێمان ئێمە جەلال بەر لە دەنگە خۆشەکەیان و ئاشناکردنی هونەرەکان ئەمانەوێ دیوە نەزانراوەکانی ژیانیشان بە بینەران بناسین کاک میهران ساڵی چەند لەدایک بووە بەدەر لە کاری هونەری ڕۆژانە ئیشی تر چی ئەەکەی بەچیەوە سەرقاڵی وڵی من لە ساڵی 89 دایک بووم 1970 خۆمان 16 خۆمان هەتاوی
ماوەی تقریبان توانم بڵێم ئێستا 20 ساڵ ئەبێت یان زیاتر ئیشی هوەری یەکەم لە تەمەنی مناڵیەوە. خوێندنی مەکتەبیش وەڵی تر سەرەتایی نەم خوێندووە زیاد. بەچێوە سەرقاڵی ڕۆژانە وڵی تر ئیشوکاری خۆم لای ئێمە بڵێم دوکانم بووە و ئیشی سەنعاتیم کردووە ماوەیەک ئیشی ئازاد زۆر. کاکشەران وتی مطالعەیەکی باشە کات مطالعی ئەوەی خوێنیتەوە ڕۆژانە ڕەبتی بە ئیشەکەمانەوە ببێتوەوانە زۆربەی دیوانەکان دیوانە فارسیەکان و کوردیەکان مطالعەم بووە الحەمدولله لە تەمەنی مناڵیەوە خوێندومە زۆر علاقم بووە پێ لەوانەیە زیاتر ئەوانەیە کە لای ئێمە دەرسێکمان هەیە بەناوی ئەدەبیاتی فارسی ئیتر بۆ ئەوە زۆر زیەک بووم هەموو شعرەکان لەبەر ئەکرا پێم خۆش بوو لەوانەیە لە کتێبەکانی تریشە وەکو بڵێن حسابات و ئەوانەیە کە لای تەکردەوە هەمووی لە لاپەڕەکانی هەر شعرم نووسی بوو. بە چ شاعیرێکی کورد زۆر سەرسامی یام زۆرترین شعری تیا بوو کە لەگەڵ ئاواز و دەنگی تۆیان بگونجێ؟ زۆرن یعنی ئێمە هانمان داوە کە زۆربەی شاعرەکان ئەوانەیە کە لەوانەیە شعرەکانیشیان زۆر نەخوێنرا بێ بۆ خەڵکو ئەوانە یعنی ئاشنایان لەگەڵی نەبێت زۆرێک لەو شعرانەشمان هێناوە ناوی بواری سرودی دینی و ئاینی ئەوانە بەڵام زیاتر لەسەری شعرەکانی مامۆستای نالی مامۆستای مەولەوی و مامۆستای ناری ئەوانە کوردیەکان مەحوی بەتایبەت زۆر خۆشنامان وە شعرە فارسیەکانیش حەزرەتی حافظ حەزرەتی سعدی حەزرەتی مەولانای گەورەتە ینی خۆشترین شعری فارسی کامەیە بەلاتەوە؟ وڵای خۆشترین شعری فارسی زۆرن فارسیەکان نازانم ئێستا بڵێم 2000 دەبێت دانەیەکیان لەلات زیاتر لەوانی تر گرنگ بێت. وڵی عەرزم کردی بەپێ ئەوەی کە بە ئیش و کارەکەی خۆمانەوە زیاتر نزیک بێت شعرا عارفانەکان وەکو دلم کەسبا دێجەبار کە کەشارام فەرمووی شعرەکانی حەزرەتی حافظ زۆرینەی ئەوانە ئێوە تا ئێستا توانیتانە بە شعری فارسی ئاواز دەرکەن و ئاو بیڵێنەوە؟ بەڵێ زۆر باشتر لەوە چێ داوای هینەکان فارسی کوردی پێکەوە یان هەر فارسی بە تەنیاهی حافظ بێ هی سعدی بێ دوایی بیکەن مێشکی خۆتان لەوە چێ داواتان لێ بکەین. کاک شەهرام بێنم لای جەنابێت پێمان خۆشە پرۆفایلێکی ژیانی خۆت لەکەی لەدایک بووی چی ئەخوێنیتەوە ئیش و کارت چییە؟ چازم بڵێم چی ماومە بۆ 100 ساڵ جای چەوەند درێژبی خوا سەلامەتەکە وازام 40 ساڵمە 40 ساڵ 1900 نازانم چی 79 زۆر مناڵم جارێ نازارێ گەنجی گەنج چەوەند درێژی وەڵا هەرتام شیعر و ئەدەبیاتە ببێ گەنجەمێنی زانی چۆن چونکە ئیتر ماوەی خەم خواردنت نامێنێ تۆ زێگەر خەمم بێ خەمی خەڵکەکەمە یەک دوو ئیشوکاری منیش هەر زیاتر ڕۆبتی بە کاری خوێندنەکەمەوە هەیە چونکە کاری زۆر ئەم لاولام پێ کرد بەڵامی تر لە ئاکامە لە وازام لە تەمەنی 25 ساڵانە ئیتر بەم ئاکامە گەیشتمیانێ کەیتر ئیشی هوەری ئەبێ بکەم ئەنەی تەیسێت تەواوی ئیشی هوەریەکەم و لە خزمەتی خەڵکام و لەخوا بەزیا بێ کوڕ و کچێکم هەیە و کچەکەم پۆلی 6 کوڕەکەم پۆلی 1 کاکە ئاران دادەم مەها کچەکەم مەهای ناوە ئیتر ئەوانیشت فێری شعر و ئەرێ ماشەڵا هەیەە بەهرەکەیان هەیە چونکو عەرزم کردن کە من لە باوکو و دایکمەوە پێم گەیشتووە ئەوەم لەبیر نەچێ کاکە مێهران خۆیان مەرحومی باوکیان و باوە گەورەیان لە بنەماڵەی شێخ بوون ئەنێ بنەماڵێکی زۆر گەورە بوون لە لای ئێمە زۆر بەناوبانگن الحەمدولله سپاس بخوا ئاواین سپاس بەخوا ئێستا بچینە لای فارسیەکە و لە کۆتایی شەدانێکی کوردی پێ بکەن چونکە فارسیەکە باوەڕ ناکەم زۆر درێژە بکێشە بەس کوردیەکە زیاتر درێژە. شێخ عەبدولقادری گەیلانی شارێکی هەیە ئەڵێ خوایە تۆ من لە قیامەتە ئەگەر ئەبەی بۆ جەهەنمیش جاروبار سەرێکم لێ بدە من لە بیر مەکە نەداورم گەرچە ئەندیدێ کە بینم دەرجەماڵێت تۆ نیەم نەومید چون عمرم گوزەشتن در خیال تۆ
تو جەنەت را بە نیکان دێ بە چاکانی بدە منێ بەدرا بە دووزەخ بەر کە بەس باشەت مەرا ئەنجا تەمەنای ویساڵی تۆ. ڕابیای عەدەویژە فەرمێ خودایە دۆزەخ بدە بە نەیارەکان و بەهەشتیش بە دۆستەکان من تەنها خۆتم دەوێ و خۆت. الله ئێستا بچینە سەر فارسیەکە. ندارم گر چندی دل که بینم در جمال تو نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو. تو جنت را به نیکان ده من بد را به دوزخ بر که بس باشد مرا آنجا تمنای وصال تو. میارای روی حور العین که سرمستان آن حضرت جمال او همی بینند ز زلف و خط و خال تو. ندارم گر چندی دل که بینم در جمال تو نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو. نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو. من دیوان در دوزخ به زنجیر تو خوش باشم. من دیوان در دوزخ به زنجیر تو خوش باشم. اگر یک بار پرسی تو که مجنون چیست حال تو. اگر یک بار پرسی تو که مجنون چیست حال تو. به مالک گویم ای مالک چنان الله خواهم گفت که از الله من سوزه اسوته جهنم با سکال تو. که از الله من سوزه جهنم با سکال تو. ندارم گر چندی دل که بینم در جمال تو نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو. نیم نومید چون عمرم گذشتن در خیال تو. تو شربت های جنت را به ما تا کی دهی ای یار. نشد کم تشنگی ما را از این آب زلال تو. به دوزخ گرز من پرسی که چونی محیی در آتش شوم من تا ابد مست و کنم رقص از سؤال تو. شوم من تا ابد مست و کنم رقص از سؤال تو. یا خوا دەنگدەمتان خۆش بێ. ڕقسەکەم بەس تۆ یەکجار بپرسیارم لێ بکەی با لە جەنەت با لە دۆزەخیشە. گەر ئاگری مەحەبەتی شک بم لە دۆزەخە ئەو دۆزەخە بەهەشتمە جەنەت ئەکەم حەرام. مەحیوە فەرمێ. مامۆستا شەرام ئێوە خۆتان
کەی حاڵەتی گریان بەسەرتان ئازاڵە بێت لە وتنەکانتانە ئایا هیچ کاتێکە بووە کە خۆشەویستی خوا شەرم لە خوا خۆشەویستی محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە جۆرێ زاڵ بێ بەسەرتانە کە واز لە گۆرانێکە بێن و بگرین وەڵا خۆ ئەو شتانە ناوەترێ بەڵام ئەی چۆن ئێمە ئینسانی زیاتر لە چ گۆرانیەکە لە چه ئاوازێکە لە چ شعرێکە ئەم گریانە یەخەی گرتووە من زیاتر خەڵک کە سێرم ئەکەن کەڵپەی ئەوانەدا لە من یەک بەس لە خەڵوەتی خۆمان جاروا هەیە مەسەڵەن ڕۆمەناوی ئەو شیارەوە دوێنێ لەگەڵ برادران شارێکی مەلا ڕەسوولی دیە لێژەمە خوند کە بۆ پێغەمبەری خوای وتووە سبحان الله ئەم حەزرەتی نالیە چە پیاوێکی گەورە بووە شارێکی وتووە بە تەبع لە ئەو ماوسای مەحویش ئەو شارەی وتووە یعنی لەسەر ئەو وەزنی شیارە وصلى الله على ئەو حەزرەتەی ماوسای دیە لێژەیش عینەن ئەو شعرەی تکرارەوە کردووەتەوە ئینجا دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو سافی چوار خەلیفەی بەیان کردووە بەس چاو سافێ ئیتر جاری وا هەیە ئەرێ وەڵا کاریگەرەکە کارەکە لەسەر دڵمان و ئەرێ وەڵا بەتایبەت ئیتر ئەکەومە بیری دەوری مەدینەی منەوەرە و جارێکی ئەمرم کردووە یەکجار ئارێ وەڵا یەکجار 8 ساڵ پێش لەوێ شارەکان زیاتر بۆ نەداهات ئۆ با و کەڕەوە قوربان مەپرسە لەوێت بڵێم چی لەوێ تر یەکسەرە ئاگر بووین لە خوا بەزیابێ شاری کە دەیڵێ بۆ مەدینە و بەرمەرقەدیە و نازدارە دڵم تەنگە ئەوەی هی خۆتە چۆنی ئەمەد بووە وڵات دەیتر لە مەدینە هاتمەوە ئەیتر زۆر بێتاقت بووم زۆر دانیشتم کەوتمە بیری مەدینە و بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵم تەنگە یان دانێت شارێترم دانا شەوگاری پێغەمبەر شەوگاری دۆر مەرقەدم تەوسیف کرد ئەو خەڵکە داعنیشن لە خزمەتی ڕەحمەتە للعالەمینە بەس بەداخەوە خۆزگا بکرایەت ینی مەجای ئەوە بوایە ئەو مەولودانە ئەو شتانەوە ئەکرێت لە سەراسەری عالەما بۆ فەخری عالم عەلەیهی السەڵات وەسەلام ئەبوا یەک مانگ لە ڕەبیع الئەوەلە یەک مانگ لە دەوری مەرقەدی پێغەمبەرا بکرایەت هەر دەوڵەتێک و هەر ملەتێک و هەر ئەم ئومەتی پێغەمبەر هەموو کۆبووە لە دەوری خۆی لە دەوری خۆیە لە خزمەتی خۆیە ئەو مەولودە جوانانە بکرایەت بەڵامی تر ئینشاءڵڵا بکرێ بڵێن ئینشاءڵڵا بکرێ ئینشاءڵڵا زۆر باشە ڕێز ناوبڕێکی کوروەر دەگرین بۆ یکە نەفەسێک هەڵکێشنەوەمانیش دوجار دێن وڵاتان بۆی کە بەرەمەکانی ترتان پێشکەشکرد لە خزمەت بینەرانی عزیز ناوبڕێکی کوروەر دەگرین لەگەڵمان بمێننەوە چونکە هێشتا لەگەڵ گروپی سنە بەردەوامە بین و دواتریش دوای ئەمان گروپی ترمان هەیە کە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون بۆیە بڕگەکانی ئەم ڕۆمان هەمویان تایبەتن بە هونەرە ئیسلامیەکانەوە لەگەڵمان بمێننەوە ناوبڕێکی کوروەر دەگرین و دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی شیرەمەنی هالا تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین هالا بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت هالا بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە بەرهەمەکانی هالا لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت هالا بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شەڕوچکەکان هالا بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە ماستی هالا تەندروست و تازە ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە کارگەی شیرەمەنی هالا ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسلوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین
لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ. درێژە بە بڕگە یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە دەین کە بریتە لە قسەکردن لەسەر هونەری گروپی سنە بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک شەرام مەنسووری و کاک میهرانی سنەیی. کاک شەرام دێمەوە لای جەنابتان شتی تازە کە تا ئێستا خەڵک نەیبیست بێ و دوێنێش لە فیستیڤال ئەوەی نەتانوت بێ حەزەکەم لێرەوە بۆ کۆڵێن نۆبەرەکەی لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە. تایبەت بێ بە پەیامی ڕۆژ. تایبەت بێ بەرنامەی پەیامی ڕۆژ. وەڵا من زۆر جار ئەو شتانەی کە لە ژیانی پێغەمبەرە گرنگ بووە وەکو باسی مەسەڵەن میعراج مەولود، باسی غەزوەکانی پێغەمبەر، هیجرەتەکانی پێغەمبەر، باسی مناڵی پێغەمبەر، باسی ئەو شتانەی یەنم ئەیکەم بە شێعر. جاری وا هەیە حتا ئەگەر وەکو مەسەڵەن ئاەتێکی لەسەر بێ، بۆ نمونە خوای گەورە ئەوە بوو جەماعەتێ لە جنیەکان کە نابینران بە ئێمە هاتن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. پێغەمبەر فەرمیەوە من لەگەڵ جەماعەتی قساکەم کە ئێوە نایان بینەوە جنین، ئەوە بوون موسڵمان سپاس بخوا. شێخ ئەحمەد شەوقی کەوازانم کوردیش بووە، شارێکی هەیە داینابوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. من لە کتێبەکە چاوم پێکەوت ئەڵێ یا ئەیوهە النەبیّ والكوكب الدري أنت إمام الحضرة سلطانها الغيبي. تۆ ئیمامی حەزرەکان و سوڵتانی ئەوانەیتەوە غەیبن. ئەمەم کرد بە شێعر، بەڵام وتم ئەو کورد و بگەڕێم گوڵێک لە باخچەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڵبژێرم کێم بەرچاو کەوت بێ خاسە بەڕێز مەلا عەبدولکەریمی مدەڕس بەڕەحمەت بێ یا ڕەبی. اینجا ئەم گڕە کێ پێمەونیای مامۆستا مەلا عەلی هەورامان ڕێزم هەیە بۆی ها لە هەر کوێنێک وتی من هەمیشە لە دڵی خۆما هەموو جارەم وت ئۆ خۆزگا جارێ بگاتەمە خزمەتی مامۆستا لەو شعرە جوانانەی خۆیان بۆ خۆی ببوتایە. وەڵا ئەم ساڵ پار لە هەورامان بووم، مامۆستا مەلا عەلی فەرمووی جارێکیان لە خزمەتی مەلا عەبدولکەریم مدەڕس بووم، وتی دەوری 15-20 نەفر لە خزمەتیا دانیشت بووین، وتمان قوربان ئایا شتێک هەیە دڵت پێوە بێ؟ وتی زۆر دڵم پێوە بوو جارێکیان لە 15-20 نەفرێ خەڵک دانیشن ئەحیبا و دۆست و برا، یەک نەفەر دەنگخۆش لە شیعرەکانی خۆم بۆ خۆم بڵێتەوە. وتم ئەی برا ڕۆدێخۆ ئەوە هەر ئاواتی منیش بووە. ئەیتر پێشکەش یەکەم بە ڕۆحی بەرزی هەردوویان، پێشکەش یەکەم بە ئەو عاشقانەی کە دایمە و خوا لە توولی ڕۆژە سەڵەوات دەدەن لە دیاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەو وەختە ئەو شێعرەتان پێشکەشەکەم کە دامناوە و لەسەر مێلۆدی نەمر
تاهر تۆفیق دامناوە یعنی بڵێم چی کە شیعرەکەم بینی یەک نەفر ئەڵێ هاتە بنی گوێمەوتی کاکە ئەو شیعرە بۆ ئەم ملودیە باشە چون هەم خەڵکەکە بیرەوەریان لێ هەم ملودیەکی زۆر زۆر خۆشە خۆشحاڵا هەمویان بەڕەحمەت. يا أيها النبي والكوكب الدري يا أيها النبي والكوكب الدري أنت إمام الحضرة سلطانها الغيبي أنت إمام الحضرة سلطانها الغيبي يا أيها النبي وادري وردي بعيبي يا أيها النبي بدري وردي بعيبي إمامي حاضران وسلطاني خيلي غيبي إمامي حاضران سلطاني خيلي غيبي أي شاهي خوش خلقو خو أي مانجي قول رنقورو أي شاهي خوش خلقو خو أي مانجي قول رنقورو گیانو دڵو لەشهەمووی بۆ تۆ ببێ بەفیدا گیانو دڵو لەشهەمووی بۆ تۆ ببێ بەفیدا ڕەوشت و عادەتی تۆ زیکر و قەناعەتی تۆ صبر وصداقتي توم قبلا لبو اقتداء سرقردي همتي توم آسف كري برخيا شاقردي حكمتي تو لقمان بشريعتنا شاقردي حكمتي تو لقمان بشريعتنا يا أيها النبي بدري وردي بعيبي يا أيها النبي بدري وردي بعيبي إمامي حاضران سلطاني خيلي غيبي إمامي حاضران سلطاني خيلي غيبي ري عزيز بيانو يانا بيني پروانه ري عزيز بيانو يانا بيني پروانه مخوارل المجيرو يانا سرعي وديوانه مخوارل المجيرو يانا سرعي وديوانه ري عزيز بقيانو قيانا بيني پروانه ري المجيرو يانا سرعي وديوانه مقابل المجيرو يانا سرعي وديوانه أرينا تعودوريت قيانا ضلبي قرارا آخ أرينا تعودوريت قيانا ضلبي قرارا رهبي لا ايدي دم يا نبي جا خافض تارا مخوابي لا ايدي دم يا نبي جا خافض تارا عزيز بقيان
قسم بخوي يانا نزاونا مردن بخوافرا وفراوان يا نبي تاسوتهم كريدن بخواهر وقت بيكم عزيزم تاسيب علايتو قربان صلوات نيرم يا نبي بو جماليتو بخوا صلوات نيرم يا نبي لجداريتو عزيز بقيانو يا نبي ني بروانو يا ناصرعي وديوانه بخواوي ضويل ما قيرو يا نبي سرعي وديوانه أرينا كل خطا يا نكاري قردوننا بخواينا كل خطا يا نكاري قردوننا ورنا من بيته عزيز قرار مشونا بخواورنا من بيته ضيانك قرار مشونا دەستان خۆش بێ دەنگوی دەمتان خۆش بێ کاک شارەم ئەوەندە کە هەمیشتە دەخوێنن لە ئەوینی پێغەمبەری نازدار درودی خوای لەسەر بێت تا ئێستا خەوت پێوە بینیوە؟ باواتیت بۆ مناڵی ئەوەڵم خەونێکم بینی وتیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشریفیانە بەس دەسیم دی بە خزمەتی خۆی نەویشت چۆنی بەس دەسیت دی وەڵا وتیان ئاوا دەسی مناڵێکی دا دەستمەوە ڕۆیشت بەڵام یەک شت کە بەلای من شاید تۆزێ عەجیب بێ وەختێ سەیری ئێمە پێژین شناسنامە سەیری شناسنامە تەسکەرەکەی کچەکەم 14 ڕەبیع الأوڵە خێزانم 12 ڕەبیع الأوڵە کوڕەکەم 12 ڕەبیع الأوڵە خۆم 12 ڕەبیع الثانی یا کە سەیری تەسکەرەکانمانە کرد لەمە دوا شتێکی عەجیب و نازانم بەڵام ئەو ڕۆژەی کە کوڕەکەم هاتە دنیا لەدایک بوو بیمارستان خەستەخانە کە لەوێ بووین من شیرینی و نقڵ و شتم برد پەخشمەوە کردەوە طبعا لای خۆمان عادەت هەیە کە ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نقڵ و شیرینی و شتان لە خۆشی پێغەمبەرە بڵاوەکەینەوە ئەو وەختە خەڵکەکە وتی ها کوڕی نەدیوە مناڵی نەدیوە وتم نە کوڕە ئەو خۆشیەکە دوانە هەم خۆشی ئەو لایەوە هەم خۆشی ئەم لایە ئەرە وەڵا ئیترە خوا مەیلی بوو زۆر باشە ئێمە بەرەبرە ئەم ڕگەی بەرنامەکەمان کۆتایی پێت ئەگەر قسەیەکتان ما بێ کاک شاران بۆی کە بۆ بەتایبەتی خەڵکی باشووری کوردستان تەرەفدارێکی باشتان هەیە لێرە چیان پێ دەڵێنەوە دوایین قسەشتان سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموویان دەستیان بە نیشانەی ئیحترام ماچەکەین لە هەر کوێنێکەوە بە ئێمە ئیحترام بە سڵاو دەنگی ئێمە ئەبیستن و هەستیان هەیە بۆ دەنگی ئێمە بەخوا ئێمە هیچ نین من خۆم بە هیچ نازانم ئەوە هەموو لوتفی خوای گەورەیە هەموو محبەتی خوای گەورەیە تعیز من تەشاء هەموو شتێ بەدەستی خۆیە بەڵام شتێکە من ئەمڕۆ دەغدەغەی هەمووی موسڵمانە و ئازانم ئەوەیە کە با برایمان زۆرتر بێ دوێنێش بەخوا بۆ برادرانە وت دوو کەس ئەبینی لە مزگەوتێکە بەلای دەستیەکەوە نوێژەکەن ئەمیان بەجێەوەیەک دڵی لای خواوە بێ دڵی لای دەستی کابرایە ئەوەڵێ داخۆمەوە عەقیدەی چییە داخۆمەوە عەقیدەی چییە ئەم قسانە لابین هەموو عەبدی خواین ئەوە نییە ئەڵێ سەحابەی وامان بووە لە کاتی خۆیان یەک ڕەکات نوێژی نەکردووە خوا خستوێتە ڕێزی شوهەداوە خستوێتە ڕێزی سەحابەوە خستێتە ڕێزی ئیماندارەوە یانە سێ ئیمتیازی مهمی پێداوە ئەی بۆ ئێمە خۆ دەستمان تازە ناگا بەو شتانە تازە دەستمان ناگا بەو کەرامەتانە کوا نە کەرامەتمان هەیە و نە جسارت نەبێت لە خزمەتی پیاو چاکان و ژنە چاکەکانە بەڵام تۆزێ زیاتر
زیاتر بەخۆ بینەوە زیاتر بێدارەوە بینەوە لە اختلاف خۆمان بپارێزین و ئینشاءالله من پێم خۆش بوو کە زیاتر لە خزمەتان نابین بەڵام دەرفەتی کاتەکەمان هەر بۆ شێوازەی ئینشاءالله لە بەرنامەکانی داهاتوودا هەر دێنەوە خزمەتان خزمەت لە ئێمە زۆر سپاس بۆ خۆتان بۆ کەناڵەکەتان ئینشاءالله موفق بن هەر ڕۆژە خۆی گەورەشتنەوەکە لە ئەوین و خۆشەویستی پێغەمبەر بخاتە دڵی هەمومانەوە ئینشاءالله زۆر سپاستان ئینشاءالله. بینەرانی عزیز دیارە دوێنێکە فیستیڤاڵی ئەوین بوو بەشێک لەو هونەرمەندە جیاوازانەی کە لەوێ بەشدار بوون ئەوەی کە زیاتر پێمان خۆش بوو پێتان ئاشنا بکەین یەکێک لە هونەرمەندەکان بوو کە لە باکووری کوردستانەوە هاتبوو لە شاری ئامەدەوە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە دەرفەتی نەبوو گەڕایەوە بەڵام راپۆرتێکمان لەگەڵ ساز کردووە لە ناو فیستیڤاڵی ئەوینە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین و دوجار دەچینە لای گروپی دووەم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. هەرمەندەکانی تر ئەوانەی کە لێرە بەشدارن لەناو بەرنامەکەیان بەشدارە بن وەک جەنابەت یارە دەرفەتت نەبوو ئەگەر بکرێ لێرە زیاتر خۆت بناسیێنی بۆ بینەرانی پەیامی ڕۆژ. سەرچاوە ئەژ کوردستانە باکوور ژە ئامەدێم ناوێمە بیرال گولەر یعنی 2004 de me dest bi vî îşî kir em vî îşî ji bo xweda ji bo xizmetê dikin yani hunermendiyê helbestê me pirê wan li ser Resûlullahê li ser İslamê ye yani em ser İslamê dibêjin ji bo millet hişyar bikin ya millet yani ji bînin İslamê ji van fikrê de بگوهرن وارن اسلامی. برهمه تو چی بود تا هستا؟ برهمه ما حتی آن ما چهار حب برهم درخستنه. برهمه ما اول مدل داته ما درخست يعني مدل داته لسر عشقا خود تعالى سر عشقا خدا بو آدو داجي رحمتا إلهي لسر في تفريقا كوكتين ناب أمتي كوب في تفريقي جبو أمراك جبو وحدتي هنكي مرسر وياغوتيه آدجي زيدتر يعني هنكي لسر پرچبونا كردا مثلا إلو كردستان بو چار پرچه و هر پرچه کی لالی کی و يعني سری کی جوار تنه هنكي سر ويا سر سينور وان سينورت آرا كردا ده من خواست ام دخوازم وان سينورا رابه کرد بسر هر ورن ایرو مثلا مدخواست اجی به سورانی زانبم قصه بکم امشه فهم بکن اون به مثلا کرمانجیا مزانبن اگه حتی وان سینورات نامدم نممکنه ام بعلم زور باشه اصلا برهم خود باز داوره کن که برهم شی شعری شی ملا جزیری زور خوش دلی اگر بکری او برهم ملاش کش بکری ام ان شاء الله بیشن شو انا ارمانش کی مهیه از دخوازم کی وان کلاسیک ای کردا از برهم کی چیکم بوان جملای جزری فقیر تیراش احمد خانی ملای باطی از ان شاء الله از برهم کی ور چیکم اجا جبوه از جملای جزری هلبسته کی کل سر رسول الله ده سیدا ده هلبسته ده هوا کی زمان کی ور خوش ده کی اگر تو نبی ده خلاصی ج سیدا تون سیدا ده هلاکه ده تذبيه هالبس تذبيه از جوار قطاك يا ماجبي زور ما شاء الله صدق نستر برهمه فرمو يروج جمالات تدلي من ببرينا الله ش حبيبي ش تبيبي وكبينا مثل تنادم وانا ابراهيم ونوح يوسف بتمحبوب ليعقوب شيرينا مثل تنا آدم وانا إبراهيم ونوح يوسف بتمحبوب ليعقوب شيرينا ميراج كاس نبويا ستر رسالة قاصد جو خدا بود جبريل أمينة بو بكر وأمك حردوش حبات دنالن مقتول جفراقا تجو عثمان وعلينا
مقتول جفراقا تج عثمان وعلينا جارك تنزركي من مسكين خريبه برده مجحبسو وجزندان درينا برده مجحبسو وجزندان درينا زۆر سپاس زەرزەم خۆش سپاس سەیدا ئەگەر سێری ئەو خەڵکییا بکەیت کۆمنتێ تۆ لەسەر ڕۆژێکە وەکو ئەمڕۆیە لەسەر ئەوینە بۆ پێغەمبەری خوددا سەلەم کۆمنتێت چییە؟ یعنی ئەم vêya dibînin ku di nava Kurda de eşqa pêxemberê me naxebe. Kurd Müslüman e. Kurd milletekî bi dînê xwe bi dînê xwe ve girêdayî, pêxemberê xwe girêdayî. Kes nikane Kurda ji dînê wan û ji pêxemberê wan dû dike. Ne bi vêya tenê ev ê hefta pêşa me hem İstanbulê li wir heye mewlûd. Hefta di em li Amedê ne ku em li meydana çêdikin binare salon tije bûye, cîtun ne. Ne var ê? Yani binare em li meydana çê bi milyona insan tên top dibin, kom dibin û eşqa pêxember tînin ziman. کۆمنتت لەسەر ئەو ئەوینەی کە لە سلێمانیە Erê. یعنی قسەی تۆ چییە لەسەر ئەو Yani ئەوینەی کە لە سلێمانیە؟ edibê milletê Silêmanî jî ji pêxemberê xwe hez dikin, ji İslamê hez dikin. Milletekî Müslüman e girêdayî bi pêxemberê xwe ji İslamê veye. Yani vêya jî kêfa me tê. Yani îro em hatine vira mi vê eşqê dî yani. Millet gerçekten millet ji pêxemberê xwe hez dike yani. زۆر سپاس. Xweda ji wan razî be, Xwedê Teala xêra wan mezin ke û ê vê bernamê jî bûnin sebeb Xwedê ji wan razî be. Xwedê xêra wan mezin ke yani ku bûnin sebeb ki xêr kî mezin yani. سپاس سەیدا. ممنون. سپاس. بینەرانی عزیز لەگەڵ ما بن. بینەرانی عزیز دیارە بڕگەی دووەم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژیەم ڕۆمان کە وەک ئاماژەمان پێکرد تایبەتە بە هونەری ئیسلامی میوانداری گروپی شەمسمان کردووەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیان هێناوەتە ئێرە بۆ فیستیڤاڵی و ئێمەش سوودمان لەو دەرفەتە وەرگرتووە و لە بەرنامەی پەیامی ڕۆژ میوانداریمان کردوون بۆ هیوایکان بڕگەی بەرنامەکەشمان جێگەی ڕەزامەندی و سوودی هەموو لایەک بوو بێت. دیارە گروپی شەمس بە سەرۆکایەتی کاک عەبدولسەلامی فاتحی تەشریفیانیاوە بەخێر بێن کاک عەبدولسەلام و بەخێر بێن هاوڕێیانی کاک عەبدولسەلام و گروپی شەمس. زۆر سپاسانەکەین بۆ دەرفەتەی کە گوێمەتان بەخشیوە. کاک عەبدولسەلام ئەگەر زیاتر خۆت بناسێنی بۆی کە خۆت و گروپەکەت خەڵکی باشووری کوردستانیش زیاتر ئاشنا بن بە گروپی شەمس. سلام و عرض ئەدەب من لە خزمەت جەنابتەوە و هاوکارەکانتەوە هەروەها بینەران و بیسەرانی ئەم بەرنامە منیش لە نۆبێ خۆم هەم لە خزمەتتانە من عەبدولسەلام فاتحی خەڵکی سنەی ئێرانم و هاوڕێیەکانیشم کاکە دکتۆر سەلاحەدینە جەولایی و کاکە شاهینە مەلەکبێکی بە گروپی شەمس هاین لە خزمەتتانە کە ئێمەش تەقریبەن ماوەیەک من خۆم 16 ساڵە هەر هەم لە ناو کاری هونەریە و کاری ئاواز و موسیقی هەم لە خزمەتتان. زۆر باشە لە گروپی شەمس ئەزمموی ڕابردووی لە هونەرەکانە لە پێشبڕکیەکانە لە ناو وڵاتی ئێرانە بەگشتی چۆنە سەرکەوتنەکانتان چۆن بەدەستێناوە لەو پێشبڕکیانی کە بەشداریتان کردووە هەمووکو گروپەکەتان ئەمە وەکو شەخسی خۆتان. وەڵا ئێمە لە سنە لە بڕێک لە فستیواڵەکانی سنە ینی کە خۆمان پێڵین جەشنوارەکان و فستیواڵەکانە هەم بە گروهی هەم بە تەنیایی خۆم شرکەتمان کردووەوە چەندها مۆردیانی چەندها بار کە لە فستیواڵەکانە هەم نەفەری ئەوەڵ و دووم هەم گروهی ئەوەڵمان هاوردووە ینی هەم لە ئێران هەم لە سنە هەم لە تاران هەم لە شارەکان تێشی دەوروبەری تاران واتە لە تارامیش کۆنسرت و هەم لە تارانە هەم لە زاهێدانە هەم لە کرمانە ئەم زمانی فارسی شار دەڵێنەوە هەم سۆرانیەکەی کوردیەکەی خۆمان. گرنگترین بەرهەمی کوردیتان بەلای خۆتانەوە چیەوەی کە زیاتر مهم بێ بەلای خۆتانەوە خۆش بێت؟ ینی مەبەستت چییە؟ کام گۆرانی بەلای خۆتانەوە خۆشترە؟ وەڵا من خۆم ئەوەی کە خۆم حسم پێ بدا ینی ئەوەی کە بە خۆم لەزەتم پێ بدات و خۆم خۆشم لێ بێت کە وا ئەزانم بە عەقیدەی خۆم ئەزانم ئەو مخاتبە و مستەمعی کە گوێ لێ ئەویش هەر خۆشی لێ دێت چۆن ئەوەیە کە بە خۆت حاڵ بدات بە خەڵکیش حاڵەدا بەس من لە شعرەکانە
خۆم ئەیسە کە چەندانە شێعر مامەدەگۆ ئەم چەندانە کە خۆم ئێخوێنم ئەمڕۆ ئەمانە زۆرتر لە خۆم ئەسەردانێ. چیت بۆ حازر کردووە بۆ ئێستا ناو بەرنامەکەمان؟ والله ئێستا ئەوڵین کارمان کە حەیە ئەڵڵاه و یا ئەڵڵایە، ئەوە من زۆر ئەیخوێنم ئەم شێعرە، خۆم خۆشم لێ دێ کە ئینشاءڵڵا تەقدیم خەمەتەنێ. زۆر باشە، فەرموو. حيا الله يا الله محمد يا رسول الله حيا الله يا الله محمد يا رسول الله أقار شاهم وقار شاهي نبازم يا رسول الله وطن هەر زڵال بێ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. دێمە لای جەنابەت کاک سەلاحەتین. وتی دکتۆر سەلاحەتین دکتۆر سەلاحەتین بۆ دکتۆریت لە خزمەتان بەناوخوای میرۆمەزن ئەرزی سڵاو و ڕێزی و حورمەتم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست هەروەها جنابتان زۆر سپاس. سەلاحەتینی جۆلاییم
متولدی 1989 دانیشتووی سنە ئێمە ئەڵین پێ دەرمانگەری تبی تەلفیقیە کامپلمنتری تراپیست دەرمانگەری گیاهیم لە خزمەتتانم سەرکەوتو بیشاڵە لەکەیەوە دەست پێ کردۆ بە دەفلێدان ئاوازیش دەڵێتەوە جگە لە دەفەکە وڵاهی هەروە لە خزمەتی کاک عەبدولسەلامی فاتحیم و هەروە مەداحان و دەنگخۆشانی شاری سنە لە تەمەنی 8 ساڵگیە و دەستم پێ کردووە لە خزمەتی گەوران و هەروەها مەداحان و بەناوبانکی شاری سنایشا بووم لە خزمەتتانە چەندێکە پێکەوەن لەناو گروپی شەمسە وڵاهی گروپی شەمس ماوەیەکە کە بەیەکە و کارمان شڕۆ کردووە بەڵام لە جشنوارەکان و لە فستیواڵەکانی ژار لە خزمەتی کاک عەبدولسەلامە بووین کە گروهی بەرگوزیدە و منتەخەبی جشنوارەکان بووین ئینشاءڵڵا هەروە گروهەکانی لە تاران جشنوارەکان فستیواڵەکان تاران کرمان هەموو شارەکانی ئێران جشنوارەمان بوو و بانوانی گروهی بەرتەری جشنوارە انتخاب بووین تۆ ئەگەر بکرێ زیاتر خۆت بناسیێنی لە بەبینەرانی عزیز لەوەی کە شاهین کێیە چەندێکە خەریکی دەفلێدانە بەناوبەی خۆم سڵاو و ڕێزی حورمەتم هەیە لە خەمەت خۆتان و هەروەها بینەران و بیسەرانی عزیزیان بەرنامە منیش شاهین مەلەک بێگیم تەمەنم 23 ساڵە 1990 واللهی منیش مناڵ بووم هەر لە مناڵیەوە زۆر حەزم لە سازی دەف بوو لە مەولودیەکان هاچووام گوێم لێگر زۆر خۆش بوو بۆمە و نەوالە ئەو قیمیانەیان خۆر زۆر نەواکی دڵنشین بوو بووم هەر بۆ بۆنەوە سازی دەفم هەڵگرت کاتەوە دەست پێ کردووە ئەرەوەڵا کاک عەبدولسەلام دەفلێدانی ئێوە یانە ماوازانە لە حوجرەکان و لە تەکیە و خانەخەکانەوە فێر دەبن یا خۆت مەدرسەی تایبەت هەیە بە دەفلێدان و فێربوونەکانیان من هەر لە مناڵیە و چوومە ناو خانەقە و تەکیە هەر لە مناڵیە و چوومە ناو خانەقە و تەکیە بەس بۆ ئەوەی کە ئاکادمیش لە تاران ماوەیەک 6-7 مانگ لە لای برایەک بەڕێزم بەناو کاکە مهدی فەتعەلی کە ئەو خۆی دوودانە ئامۆزشکای موسیقی بوو من 6 مانگێک لە خزمەتیا بووم بەڵام خۆیشم غێرە حوزوری ینی لە ماڵی خۆمان لە تەریقی CD و لە تەریقی گوشی مۆبایل و ئەمانە ئەویش هەر خۆم زەحمەتم زۆر کێشە لە تەریق ڤیدیۆ ئامۆزشیەکانەوە بەڵێ جگە لە ئەم کارە هونەریەت سەرقاڵی بە چیترەوە کار و کەسابەتی ترت چی هەیە وڵا کار و کەسابەتی من کاری نازانم ئێوە چی پێڵن ئێمە دێکۆراسیۆن ینی کاری چێو دێکۆراسیۆنی MDF پێڵین ئێمە خۆمان MDF لە سنە 13 ساڵە مەشغوڵ ینی خەریکی ئەو کارە سەرکەوتو من لە باس لەوە کرد کە ئاوازی فارسیش دەڵێن بەڵێ ئاوازی فارسیش من هەیە شارەکانی فارسیەکان هیچیان شێری مەولانا حەزەتی حافز حەزەتی سعدی هەروەها شەمسەددینی تەبریزی لەم شاعرانیشە زۆر ئێستفاداکەین دێنە سەر فارسیەکان بەس سەرتا پێم بڵێ گروپی شەمس لەکەیەوە دروستان کردووە چەند نەفەرن وەڵڵا ئێمە گروپی شەمس من تەقریبەن خۆم 7-8 ساڵێک ئەوێت کە گروپی شەمس منداناوە بەڵام ڕفێقەکانم دۆستەکانم کە لەگەڵما بوون مەسەڵەن جاجاری عەوەز بوونە جاجارێ مەسەڵەن بەڵام ئێستا ماوەیەکە کە تەک دکتۆر سەلاح و کاکە شاهینە پێکەوە کارەکەین ئینشاءڵڵا ئەم گروپمانە داناوە و تا ئاخر ئینشاءڵڵا بەیەکەوە ئینشاءڵڵا بابەتە فارسیەکانتان چین چونکە پێم خۆشە شتێکی فارسیش پێشکەشی بینەرانی عزیز بکەن وەڵڵا یەک شێعرمان داناوە فارسی دلم کەس بادەیە جەبارە شۆت مەست شێری حەزەتی شەمسەددینی تەبریزیە باشە ئینشاءڵڵا لە خزمەتتانە پێشکەشێکی فەرمون با پێکەوە گوێبیستی بین دلم کەس بادەیە جەبارە شۆت مەست دلم کەس بادەیە جەبارە شۆت تنم كصحبة دل دارشون مست تنم كصحبة دل
دەستان خۆش بێ دەنگتان هەر زوڵاڵ و ڕازاوە بێ ئینشاءڵڵا. دەمەوێت لەگەڵ ئەمانە جارێ دەست پێ بکەمەوە کاک دکتۆر سەلاح دەنگی تۆ کەمتر دەردەکەوت. جار هەبوو تۆ بەتەنها خۆت بڵیت بە دەفەوە بێ یا بەبێ دەف شێوازەکانتان هەمیشە دەبێ وا بێ ئەو سەوتێکی نەرم نییە ویش تۆش دەفەکە زیاترە. وەڵاهی تۆزە ناخۆشم بەخاتری ئەوەیە کە دوو هەوا کەوتوم بەخاترێک نەمتانی ڕاحەت لە خزمەتیان نابم بۆنەوە بۆگەرنە تەنیایش بە تەنیایش مەداحی دەکەم وەرودامە خوێنم بەڵام وا بوو کە پێش هات کە من دوو هەوا کەوتم و تۆزێ ناخۆش بووم خۆسلامەت لێ داوا نەکەم لە خزمەت کاک شاین تۆ چیم پێشێژەکەی بەتەنها خۆت چکە ڕەنگە بینێر حەز دەکا بەتەنهاش بەبێ دەفەکەش سەوتەکانتان گوێ لە سەوتیەوە بێ بزانێ تا چەندە دەنگتان زوڵاڵە. وڵاهی نەزانم چیتان پێ خۆش شتێکی کورتمان پێشەشکە فارسی بێ کوردی بێ ئێمە پێ ڕازین هەر بە دەفەوە یا بەبێ دەف ئاساییە؟ ئەرێ وڵا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشق تا قربان دلي مشكينة دلي مشكينة بتما مدينة
بسم بپای بسم بپای عذابم بعد از قربان او رسول الله او رسول الله يا رسول الله يا شيخ حجازي يا شيخ حجازي نياز عالمي هاي خد بنيازي خد بنيازي يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشق قربان ظلي مشكينة ظلي مشكينة کەسەکانت خۆشەوی هاکەشەوی کاک عەبدولسەلام هیچ لەم ئاوازانە هەیە کە شارەکەشی خۆتان بێت نووسینی خۆت بێت؟ والله من خۆم بەڕاستی شعر نانووسم بەس شعری ئەشعاری شاعرەکان هەیە ئەوان ئەلبەتە زۆر لە برادران و دۆستانیش هەست لطفیان هەیە هەم شعر ئەدەن شعرەکانیشیان بۆم ئەنێرن من ملۆدی لە بانیۆدانم شعرەکان ئەخوێنی ئینشاءڵڵا. چیتر هەیە گەر پێشکەشمان بکەن وەکو دوا بەرهەمتان لە ئاوازی کوردی بێت شتێک بە بەدڵی خۆتان بە بەدڵی بینەرانیش بێت چیتان هەیە ئێستا؟ وەڵڵا حەزەکەم گەردوون گەردانەیەک بخوێنم. گەردوو گەردانە؟ فەرموو. گەرێدوون گەرێدانە گەرێدوون گەرێدانە خاکی مەدینە یا رسول الله بۆ دڵ دەرێمانە خاکی مەدینە یا رسول الله سورێمەی چاوانە گەرێدوون گەرێدانە گەرێدوون گەرێدانە خاکی مەدینە یا رسول الله بۆ دڵ دەرێمانە خاکی مەدینە یا رسول الله سورێمەی شاوانە یا رسول الله گیان 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 یا شای نازداران شفاعت طلب بکە یا رسول الله بۆ دڵ بیماران شفاعت طلب بکە یا رسول الله بۆ دڵ بیماران گەرێدوون گەرێدانە گەرێدوون گەرێدانە خاکی مەدینە یا رسول الله بۆ دڵ دەرێمانە خاکی مەدینە یا رسول الله سورێمەی چاوانە گەلێ دڵشادم یا رسول الله و ئومەتی تۆم هەر ئینتزاری یا رسول الله ڕووی ڕەحمەتی تۆم هەر ئینتزاری یا رسول الله ڕووی ڕەحمەتی تۆم گەرێدوون گەرێدانە گەرێدوون گەرێدانە خاکی مەدینە یا رسول
خاكي مدينة يا رسول الله يا سليمان شاء الله ليا الشيرين تر يا رسول الله أرواحي ومن أربيتنا بو يا رسول الله يا إيتر بيك من أربيتنا بو يا نبي الله يا إيتر بيك من قريدون قريدانا قريدون قريدانا باقي مدينة يا رسول الله يا قوديل دريمانا باقي مدينة يا رسول الله سليمان شاء الله زۆر سپاس دەستان خۆش لێ و دەنگتان هەر ڕازاوە و زڵاڵ بە ئینشاءڵڵا. کاگە سەلام دوایین قسەت بۆ خەڵکی باشووری کوردستان و بە تایبەتی پێم وایە ئەمە یەکەم جارتانە بەم شێوازە لە باشووری کوردستانە لە فیستیڤاڵێکی بەو شێوازە گەورەیە بەشدار بن و خەڵک ڕەنگە زیاتر پێشتر ئاشنا نەبوو بێ بە بەرهەمەکانتان. قسەتان بۆ خەڵکی باشووری کوردستان چی هەیە و بە تایبەتیەوە فیستیڤاڵی کە دوێنێ بینیتانە و هەموو خەڵکە لەناو هۆڵەکە کۆبووەوە بۆ ئەوینی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کۆمنتان چییە قسەتان چی هەیە لەسەریان؟ من هەر لێرەوە دەستخۆشییان لێکم لە هەمویان تەک تەک دانەدانە واقعان جێگایك ڕێز بوو من خۆم تعجبم کرد ئەو هەموو خەڵک لێنە جەم بوونەوە کۆبوونەوە من ئینشاءالله تەقازامەوەسا جارێکی تر من هەم لە خزمەتتانە بەڵام دوێنێش زۆر حەزم لێ کرد کە ئەم جەمعە و ئەم کۆبوونەوە یعنی ئەسەن بڕوام ناکرد ئەو هەموو خەڵکاوە کۆبوونەوە لێنە تازانەزان ماگەل لێ بوو خەڵکێکی زۆر هاتبوو جێ نەبوو بەڵێ من پێمیان گوت کە زۆر هاتوون زۆریشیان ڕۆیشتونەوە تر لەبەر ئەوە وەڵام دەستخۆشییان لێکەم کە واقعان عاشقی ڕەسوول الله هەمویان بەدڵ عاشقی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. من لێرە لەگەڵەوە کۆتایی بە بەرنامەکەم دێنم چونکە دەرفەتم نەماوە لەوە زیاتر ئەگەر قسەیەکتان هەبێ ئێوە هاوڕێیان یازیست ئەگەر قسەیەکتان هەبێ بۆ بینەران یازیست. تشکر و قەدردانیەکەین لە هەمووی عزیزانێک کە دوێنێ لەو شوێنە کۆبوونەوە و لەبەر عشقی پێغەمبەری خوا ئینشاءالله بتوانین لە دەفعاتی بعدیە ئینشاءالله چاکتر و باشتر لە خزمەتیان نابین و بەرهەمانی جوانتر پێشکەشیان بکەین ئینشاءالله. وڵام منیش بە نەوبەی خۆم دەسوچاوی هەمویان ماچەگەم بۆی کە ئێمەیان تەحموڵ کردو و هاتنەوێ و ڕێگەیش نەبوو گەڕانەوە بەڵام بە خاتری ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەو شتیانە تەحموڵ کرد. زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشاءالله. بینەرانی عزیز ئەگەر هاوکارانە مامەژەم پێ بکەن دەرفەتم مابێ بتوانم بەداخەوە دیارە هیچ دەرفەتێکم نەماوە بۆی کە چەند راپۆرتێک مابوو پێشکەشتان بکەین. زۆر سپاس بۆ بینەرینتان زۆر سپاس بۆی کە تام ساتێ بەرنامە لەگەڵمان ماونەتەوە سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سپاس بۆ هەردوو گروپی سنە و شەمسکە بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆیان بۆ ڕازاندینەوە تا بەرنامەیەکی تر و پەیامی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.